تا ئەو دقەیە ئەمە قسەی لەسەر دەکەین هیچ سۆراغێکی شێوانی نییە بەڵام ئەوەی کە دوێنێ لە سوسیال میدیا لە ڕاگەاندنەکان کە بڵاو بۆتەوە کەوا گوایە نامەیەکی ئاراستەی خێزانەکەی کردووە ئەو نامەیە وەکو خۆی کە باز بکەین نامە نەگەیشتووە تەنها لە ڕێی تەلەفۆنەوە کەسێک قسەی لەگەڵ هاوسەری شێوانی کردووە کە گوایە تیمەکەیان لە خاچ سوور سەردانی شێوانی کردو بینیویان نامەیەکی نووسیوە گوتی حاڵم باشە و خواردن باشە و تیمەکەش گوتیان هیچ ئاشکەنجەیەک بە جەستەوە دیار نییە ئەو کەسێک کە تەلەفۆنەکەی کردیا خۆی ناسەندەوەکەوە کارمەندێکی خاچ سوورە بەڵام بە دیاریکە ناوی نازانین چیە هە لە ڕێی تەلەفۆنەوە بووە نەگوێن نامەش نووسرا و گەیشت دەستی و ئەگەر ئەو تەلەفۆنەکە ئەنجام درایە ئەو تیمە سەردانیان کردیا خۆ دەبوو تەلەفۆنەکە شێوانی خۆی لەگەڵ هاوسەرکە قسە بکە ئەگەر ئەو تیمای کە سەردانی کردووە بە تاوەکو زیاتر دڵنیابین بەڵام وەکو دڵنیانینە ئایا ئەو کەسە چێ ویان ئەو نامێنە نووسراوە هاتیە تەنها لە ڕێی تەلەفۆنەوە ئاراستەکەیە وەستەوارد بەوەی کە ئەو ڕێکارانێت کامە دەیگرینە بەرەوەیان گرتمانە بەر خۆتان دەزان لە هەفتەی ڕابردوو لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ داواکاری لە خێزانەکەی پێشکەشی کردووە و منیش وەکو خۆم کە لەگەر سندیکای پارێزرانی ئەمریکا لە واشنگتن لە خەتم و سنتەری مافی مرۆڤی واشنگتن و لە ڕێی نوێنەرەکان لە عێراق و خصوصی ئەمریکا لە عێراق لە خەتین تاوەکو بتوانین شوێنەکەی دیاری بکەین و ئەو ڕێکاری یاسایەتی ئەنجام بدەین و وەکو پارێزەرێک شەکان بکەن لەسەر ئەو پەراوەی کە لە بۆیان ئەو پەراوە لەوەی کراوەتەوە